زیده بونا بویارن خنقینی را جمال حسن ریبری برگریا شهرستانی یا زاخو میوانیمه سلاف بخیراتی که را جمال که جمال یعنی نها لگل که فرهاجی ما اف مجار سکر یعنی نها برگریا شهرستانی دست هلات هیزن ولهیه همی آلیم پیوندیدار yani rênimayan didînin, tabloyan didînin, dibêjin ku nekevin nav vê avê de. Yani wekî bergeriya şaristanî hûn dikarin çi pêngavên din bavêjin ku ev genç, ev yani xelkê ku va rênimayan cîbicî nakin zêdetir heyedar. gelek spas em wekû rêveberiya bergeriya şaristaniya Zaxû tinê ya hemiyê girîngtir em bînin ku hûjdariya xelkekê ku vê çendê hezirê lê bikin hûşyariya ve metirsiyê hebitin. Xabîrê Zaxû tinê li nav bajarê de nêzîkî 16 kilometre tinê nav bajarê de derbasî bitin. Ev çend de bu xelkê Zaxû çekê asanî ne ku ev zanetin duristî xabîr kîrê مترسیه یا نه ما پریکا راگاهندنه پریکا پنجنمه ریکا سمیران تایبت ما همی خلقک آگهدار کریه که مترسیه آوی چنده وی چنده جو چند رین ما یک ما بلا وکلینه لی اگر وان همی ریدانا از زبرینم بو نهشاریا خلقکه بله باش کاک رائد جمال يعني ايو امرت هم بودا كدريجي روباركا نزيكي 16 کیلومتر او همون رێنماییشه ئێخۆن ناکرێ 16,000 پۆلیس دابنرێ بۆ ئەوەی نهێڵن خەڵک بچێتە ناو ئەوە مەلە بکە یعنی چار چییە چۆن وا بکەین خەڵک پابند بێ بە ڕێنماییەکان بۆ خۆ دەزانی ئەو ڕووبارانەی کوردستان هەم ساردن هەم خوڕن ینی بواری ئەوەی تێدانی کەواتە ئەبێت چی بکرێ تا ئەم خەڵکە هۆشیار ببێتەوە کمات دنی کو دریجای خابیرت ناف باجری ده نت تنیا اول نمگوت ناف باجری ده کو قضا نواندی زاخو ل دریجای خابیرت سنوری اداره سربخوی زاخو پتری 5 کیلومتر یا و چندی وقت جناب تا آماجه بدایی نابتن هر هیزن اولهی ام لزیده بکن یا کارمندم زیده بکن بشین در خدمت هولاتیان بکن وری به هولاتی هاری کار بدن گلمه پتر اوی مدرسه برچاو دینن او ایکش کاری میاد کو کاری میاد و بریا برگیری شهرستانی زاخو ام 13 کارات کن لی اوا خانقینی یا پارستنا خلق کش ریدان خانقینی ایکش کاری میاد اگر خلق نه هاری کار بدن گلمه امجد نشیم درستی کاری وام بکنن خدمت وام بکن چون آرمان جامعه سرکی اوه کو 24 دمجمی را امت ارگیدن به هندی خدمت وام بکن من نبودم خدمت وام کن تنی لاشه میریه که آوی بینن داری مدویت ام خدمت وام بکن او کسا پیش خانقین گیانوی بسلامت بتن اوی چنده جو تنی هاری کاریا خلقه که هیا تایبت دایگو بابا دم زارو خاصا ریباریت کن بو ملفانیه او خال قلبن کسین شرازال قلبن چافدریان بکن لوان جها خال آوه بخن اوین مترسیل نی بله فرهاد yani mesela ez bu xwe fikir dikim di Kurdistan 24 de ki mani sadên jara me ev behs kiriye ku divê pêgirî rênimayan bêkirin metirsî heye ji bo xeniqînê û her havînan jî ev yek berdewam والله كاك جمال من استا كاك رايد جماليش يعني من استا پرسیارێکم لەلا دروست بوو ئایا ناکرێت يعني ئێوە وەکو بەرگری شارستانی لە کاتێکدا دەبینن کەسانێک لە هەندێک شوێن دەیانەوێ مەلە بکەن ناکرێت ڕێکاری یاسایی بەرامبەریان بگیرێتە بەر لە کاتێکدا کە بە قسەی ئێوە ناکەن خۆ دەبێ چارەسەرێکە بێ و چندی من نبودم که تنی عقابی بین هر کسی که سزا بدن و جماره که زورا خلق زاخو و کل سنوری داره سر بخو زاخو و کل گشتیار قصد چندید کن تنی یا ما یا گرین کن بینن هوشداریه هم رینی شا بکن چونکی جماره که زورا و کل سزا هم نشین و سزا بدن لی او اگر هاری کار بنگلمه لی کاری مجا آسانتر به تو خدمتت باشتر هم دی پیشکشی وانا کن باشه که جمال yani nuha mesela
وەکی فەرهاجی گوت یانی نوها هاتە بیرا منژی ئەبێکن مەسەلە دبستان دکارن ڕۆلێکی چاوا بلێزم پەیوەندیە وە لەگەڵ دبستانان هەیە کو ئەف بوویێرا دڵتەزین و ئیر و ڕوودایی 13 ساڵی 14 ساڵی 17 ساڵی کو دبستانژی ڕۆلێکی بەرچاوتر زێدەتر بلێزن بەلێ فەرمو وەکو دبستانە هەمی قۆناغا بەردەوام تیمت مە سمینارên تایبەت نەبتنم خەندقینی و بەلکویت خوابپاراستنش ڕیدانên ئاگری ئێنە پێشکەشکردن بۆ قوتابیان لێ یاش هەمیە گرنگترە وەکو ڕۆلێ زێدە هەی وەکو خێزانە دایک و بابە ئاگاداریەکە باشی زارۆکە هەبن بۆ ئەو کەسێن گەنج یانی نەمەلەوان پتر مەترسیە بەرچاو دەینن وەکو بۆ کەیفێکی بێتن سەر ئاوێ ئەو کەیفە لێ ببتن تازی شینی باش کاک ڕای جەمال ینی ئەو چوار کەسێک کە ئەمڕۆ خنکاون هەر هەمویان خەڵکی زاخۆن بەڵام پرسیار ئەمەیە ینی ئایا ئەمانە هەمووی مێرمنداڵن لە تەمەنی 13 بۆ 17 کە سوکاریان ئاگایان لێنەبوو کە ڕۆشتون بۆ مەلەکردن چۆن ینی چۆنەکرێ مێرمنداڵێک بەبێ ئاگاداری کە سوکاری خێزانی بە شەرتێ شارەزای ئاوەکەشن بله او دو کسی شوانا خلکیت قضا نواندی آزاخو بین دو جی قضا سیمیلی بون دوشو اول قضا سیمیلی هر دو گل خزانه خواه که بو گشته هاد بین دبر آزاخو سرخوابیری او هر دو گین دیل گل حوالا در کتبین بله کک جمالم دیسه دوباره بکن یعنی چی پینگاویندن دوی ورن آویتن کو خلق زیدتر هوشیار به وەکی دەستگەهێن ڕاگەهاندنێم زێدەتر بانگەوازیە خەزانان بکەن دەی و بابان بکەن یعنی هون چی پێشنیاردکن و پێنگاوین چاوا بێ ناوێتن بۆ هۆشیاریکردن براستی وەکو ڕاگەهاندنی ڕۆلێکی مەزن هەیە پتر ئەوان ڕێنمایên بەرگری شارستانی کوردستانی دەرکەم نەتنێ زاخۆ ئەوان پتر گرنگیە پێ بدن و بەڵاوە بکەن و ئەوەش لە ڕاگەاندنەوەی لای مەبە بەردەوام دێ خۆلên تایبەت یان سمینار ئێنە پێشکەشکردن بۆ هاوڵاتیان هەمان دەمجێت کە پڕێکا گەشت و گۆزارێ ئەمە لە سەروان کۆمپانیا فەرز بکەن ئەوان ڕێنمایە پێشکەشی گەشتیارە بکەن دەمێ گەشتیار سەردانە ئیدار سەر بەخۆیان زاخۆ بکەن زۆر باشە بەڕێز ڕای جەمال هەسن بەڕێوەبەری بەرگری شارستانی زاخۆ ڕاستەوخۆ لە زاخۆ لەگەڵمان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش